سڵاوتان لەبێ. پاژنزیکەی 40 ساڵ خەباتی چەکداری لە باکووری کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان داوای بێدەنگکردنی چەکەکانی کرد. ئەمە ژۆکسەرەتایەک بۆ پرۆسی ئاشتەوایی و چارەسەری پرسی کورد بە شێوەی ئاشتیانە. بەڕێزان لەم بەرنامەیەدا قسە لەسەر هۆکار و دەرەنجامەکانی پرۆسی ئاشتی لە تورکیا و هەروەها کاریگەریەکانی بەسەر پارچەکانی دیکەی کوردستان و هەموو ئەو ئەگەرانە دەکەین کە وەک پرسیارگەلێکی جدی لە قسەکردن لەسەر ئەم پرسە دەردەکەون. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێمەش میوانداری محەممەد ئەمین پێنجوێنی نووسەر و چاودێری سیاسیمان کردووە. کاک محەممەد زۆر بەخێربی. کاک محەممەد سەرەتا بۆ پرسیارە دەچمەناوە، ینی بە لە بەرچاوگرتنی دۆخەکە پەیامەکەی ئۆجەلان چی لێ دەخوێندێتەوە؟ پەیامەکەی ئۆجەلان هەرچەند پەیامێکی کورتە بە ژێرەی وەقیع ئەحداسەکە کە هەیە، چوارچێوەیە کە بۆ ئاشتی لە تورکیا و لە کوردستانی باکوور و بۆ دیموکراتیزەکردنی تورکیا. ئەو چوارچێوەیەکی داناوە. چوارچێوەکە هەرچەند عەبدوڵڵا ئۆجەلان پێش چەند ساڵ خەریتە وەکوڵ نەخشە ڕێگەیەکی تەقدیم کرد بە حکوومەت نەیهێشت ئەو نەخشە ڕێگەیە بڵاو بێتەوە لە حەبسخانە لیان وەرگرت على ئەساس لەسەر داوای خۆیان، ئەوەیش دوایی باسیەکەین. بەڵام ئەمە مختصری نەخشە ڕێگەکەیە کە ئامادەن ئەوان بە ئاشتی بە هەموو شێوەیەک ئامادەن بێنە پێشەوە بۆ مەسەلەی ئاشتی و دانوستان و دیالۆگ و شەڕ ئەوەستێنن بە شەرتی حکوومەتیش مقابلی ئەمانە چەند هەنگاوێک بنێ. لە نامەکە ئەوە ئیعلان کرا یا ئەوەی باس کردووە کە پێویستە ئێمە مۆدێ ئوسلوبی خەباتی خۆمان بگۆڕین، ئەو ئوسلوبە کلاسیکی کە تا ئێستا نزیکەی 35 ساڵە خەباتی لەسەر ئەەکەین بیکەن بە ئوسلوبێکی مۆدرێن کە لەگەڵ عەسر و لەگەڵ گۆڕانکاریەکانی جیهان و لەگەڵ زەهنیەتی خەڵقی ئەم دنیاە بگونجێ. یعنی چوارچێوەیەکی داناوە بۆ چارەسەری مەسەلەکە. ئەمە میکانیزمێکی زۆری ئەوێ، وردەکاری زۆری ئەوێ، دانوستانێکی زۆری ئەوێ، هاتوون و چوونێکی زۆری ئەوێ لە بینی هێزەکانی پەکەکە. بەڵێ مامۆستا هەر لەسەر ئەو قسەی خۆت، یانی لەسەر وەڵامەکەی خۆدەوەی ینی تاوەکو ئێستا خەباتی کورد لە باکوور خەباتێکی مۆدێرن نەبووە؟ خەباتێکی مۆدێرن بووە بە ئەسلوبێکی چەکداری. خەباتێکی مۆدێرنی چەکداری بووە، حربی عەسابات بووە، وەکوڵێن کەڕ و فەڕ بووە لێ دەوڕاکە. لەم ماوەیە تەتەوری کرد، شەڕەکەیان بوو بە شەڕێکی جەبهە لە هەندێک شوێن شەڕی جەبهەیان کرد نزیکەی ساڵ و نیوێکە هەندێک ناوچەیان گرتووە کە حکوومەت بینە گیراوەتەوە لەیان. ئەم داواکە خەباتێکی مەدەنی سڤیل لەمە دوا دەست پێ بکرێ، معنای ئەوە نییە کە بە تەواوی واز لە هێزی چەکداری بهێنرێ. معنای ئەوە نییە کە خەباتی چەکداری خەباتێکی نامەشروع بووە. ئەمە نامەشروعیەتی خەباتی چەکداری ناگەێنێ. بەڵام وەکوتم تەتەور گۆڕانکاریەکانی مەنتیقە، گۆڕانکاری زەهنیەتی خەڵقی تورکیا، گۆڕانکاری لە دەسەڵاتی تورکیا کە ئێستا حیزبێک لەسەر حکومە حیزبی عەدالەت و تەنمیە داوای ئاشتیەکە، داوای چارەسەری مەسەلەی کوردەکە، چەند جار لە زمانی سەرکردەکانیانەوە ئەوەیان هێناوەتە زمان کە ئێمە ئەمانەوێ مەسەلەی گەورەی مشکلەی هەرە گەورەی تورکیا، مشکلەی کووردە ئەمانوێ چارەسەری بکەن. ئەمە بەنیسبەت حرەکەی کوردی، بەنیسبەت بزافی کوردی لە تورکیا هەنگاوێکی زۆر گەورە بوو کە ئەوان لە زمانی سەرکردەکانی وەکو ڕێیز وەزەرا و ڕێیس جمهوری ئەم قسانە باڵە. ئەمان تا ئێستا پەکەکە دەجار شەڕی بەستاندووە لە تاگلایەنە لەسەر داوای هێزی کوردستانی باشوور، لەسەر داوای سەرۆکەکانی باشوور، لەسەر داوای یەکێتی ئەوروپا، لەسەر داوای خەڵقی کورد و تورکی ناو تورکیا کە پەیوەندیان لەگەڵ پەکەکە کردووە کە شەڕ بۆستێنن با حکوومەت مەجالی هەبێ هەنگاوی فعلی بنێ بۆ چارەسەری ئاشتیانە. حکوومەت لە هەموو وەختێکە حکوومەتی تورکیا بە شەڕ جوابی ئەم ئاشتیانی ئاشتی ئەوان شەڕۆستانی داوەتەوە. بەڵێ ئالێ لەدا یەک پرسیار بکەم کاک محەممەد، زیاد لە 25 جار سوپای تورکیا لەشکرکێشی کردووە بۆ سەرپەکەکە و بۆ ئەمدی و بۆ هەرێمی کوردستان. لە دوای پەیامەکەی ئۆجەلانیشەوە چەند جارێک ئاگدارین، ینی کە دیسانەوە ئۆپەراسیۆنی کردوێتەوە سوپای تورکیا لە کاتێکا پەکەکە ئەگەر بەستی ڕاگەیاندووە. ئەمە بۆ خۆی ئیشارەتێک نییە بۆ ئەوەی کە
حکوومەتی تورکیا لە کردداریدا لە عملیدا ڕەنگە لەم پرۆسەیەدا وەک پێویست نهات بێتە پێشەوە وڵای قەلقێکی مەشروع هەیە ینی قەلق هەیە لە ناو هێزی سڤیلی پەکەکە لە ناو هێزی چەکداری پەکەکە لە ناو خەڵکی دۆستی پەکەکە حتا لە باشووری کوردستان چونکە تعاملکردن لەگەڵ حکوومەتی تورکیا بەم ئەسلوبە چەند جار وەکو وتم ئاگەر بەست ڕاگەیەنراوە ئەوان هێرشیان کردووە بەڵام ئەم جاریان جیاوازە هەندێک جیاوازی هەیە یعنی هەندێک فاکتەری تازە هەیە هەندێشت هاتوەتە پێشەوە یەکێک لەوانە کە پەکەکە چەند جار حکوومەتی تورکیا مباشر یا غێری مباشر پەیوەندی لەگەڵ پەکەکە کردووە پەکەکە داوای ئەوەیە کرد ئەبێ ئێوە لەگەڵ ئێمرالی قسە بکەن لەگەڵ ئۆجەلان قسە بکەن ئەو مخاتبی ئێمەیە ئەو نوێنەری ئێمەیە ئەو مەمەسیلی ئێمەیە ئەو هەرچیەک بێ ئێمە ئەواکەین تا ئێستا حکوومەتی تورکیا ئەوەی ڕەفز کردووە ومن فعليا شخصيا ئاگاداری ئەوە یعنی لە ساڵی 2009 یەکەم کەس کە چوو بۆ تورکیا بە ناوی قەندیلەوە من بووم بەسەر پێشنیاری جەنابی مام جەلال ئەو پێشنیاری کردبوو تورکەکانی جوتیان کەسێک بنێرن کە مباشر لەگەڵ ئێمە قسە بکە و مباشیرش لەگەڵ قیادی بەڵێ ئەو کات باسی چی کرا کاک محەممەد ئەو کات باسی ئەوە کرا من کە چووم ڕئیسی مخابراتم بینی ئەمە نەکە ئێستا هەیە ئەو ڕئیسی مخابراتی پێشوەناوی ئیمرە تەنەر بوو و ڕئیسی استخباراتی عسکەری و ڕئیسی ئەمنی داخلیشی لەگەڵا بوو لەگەڵ وەزیری داخلیە چوار کەس لەگەڵ من دانیشتن بە ماوەی 3 ساعت و نیم بەڵێ ئەو کاتە سیفەی تۆ چی بوو ینی کە ئەو سیفاتە من وەکو وەسیتێک لەسەر پێشنیاری جەلات تەڵەبانی ئەو پێشنیاری کردبوو کە ئەم پیاوە ئەوانە بینێ دۆستی من و دۆستی ئەوانیش ئەوانیش قوبڵیان کرد بەڵێ بەردەوام بە باسەکەتان چی بوو باسەکەمان برادە من کە ئەویان پێوتم مامجلات پێوتم چۆن بە قەندیل وتم شتێکی وایە وتیان بڕە چی باسکەین مەجموعەیەشت باسکرا لەوانە یەکەم شت کە ئەبێ ئێوە حکوومەتی تورکیا لەگەڵ ئۆجەلان دانیشت لەگەڵ ئۆجەلان ئەو چیتان هەیە لەگەڵ ئەو باسیکەن لە ڕێگەی ئەوە ئەو شتانە بگاتە ئێمە ئەوە یەک دووهەم داوایان کرد کە لە دەستور چەند خاڵەکەیە ئینکاری وجودی کوردەکە ئەو خاڵانە هەموار بکرێ یا لا ببرێت لە دەستوری تورکیا چونکە هەتا ئێستش مەسەلەن ئێستا ناڵێن زمانی کوردی سەربەستا ناڵێن تەلەڤیزیۆنێکی کوردی هەیە ئێستا هەموو حاکمێک ئەتوانێت بچێت و تەلەڤیزیۆنە داخە ئەوە قەرارێکی سیاسیە بەڵام قانون لە تورکیا حکمی خۆی هەیە لە دەستورە هەیە زمانی کوردی مەمنوعە ئەڵێ ئەوەی لە تورکیا ئاژی تورکە واتە گۆڕانکارەکە ئەبێت لە دەستورەوە ئەبێت لە دەستورەوە بکرێت ئەوە ئەوەختە داوای ئەوەیان کرد داوای ئەوەیان کرد وەزعی ئەوجەلان وەزعی تەندروستی و ژیانی لە حەبسخانە باشتر بکرێت ئەوە عەفوێکی عام دەربکرێ و ئەو وەختە لەگەڵ ئۆجەلاندا منیشت بۆ دانوستان من چوم ئەمە پێوتم بەڵێ کاک محەممەد ئەو کاتە وەکو خۆت باست کرد لەسەر پێشنیازی جەلال تاڵەبانی جەنابەت ڕۆشتووی ینی هیچ ڕێنمایەکی تایبەتی هەبوو بۆ تۆ بۆ قسەکردن لەگەڵ تورکیا من ناڵم چوومە قەندیل بڵێ لەگەڵ برادرانی قەندیل دانیشتم پرسم پێکردن چی بکەین چی ئەڵێن چی ناڵێن یعنی من نامەی شەفەوی ئەوانم برد لەگەڵ ئەوان مناقەشەم کرد کە وەختێکیش من لەگەڵ ئەو هەیئەتە دانیشتە بووم کە پیانوتم ئەمە ئەعلا هەیئەتی استخباری و ئیستیعلامی تورکیایە کە تۆ لەگەڵی دانیشتووی و ئێستەش بە تەلەڤیزیۆن ڕئیس وزرا و مەجلیسی ئەمنی قەومی ئێمە ئەبینن کە بەڵێ مەبەستەکەی من ئەوە بوو ئەو کات کە تاڵەبانی تۆ دەنێرە ینی بۆ خۆی پەیامێکی دیاریکراوی هەبوو بۆ قەندیل و بۆ تورکیاش بەدەر لەوەی کە پەکەکە داوایە کرد لە تورکیا و تورکیا داوایە کرد بەڵێ پەیامی بۆ قەندیل ئەوە بوو کە مۆدێلی شەڕی چەکداری نەماوە پێویستە ئێوە بیر لە مۆدلێکی تر بکەنەوە بۆ خەبات بۆ بەدیهێنانی مافەکانی گەلی کورد لە تورکیا پەیامیشی بۆ ئەوان ئەوە بوو بە نامەش بۆی ناردبوون کە پێویستە لەگەڵ پەکەکە بکەونە ئاشتی بۆ ئەوەی ئەو پارەیە ئەو ملیاراتانی لە شەڕا خەرجەکرێ لە تورکیا
بە ئاوادانی خەرجی کرد یعنی گەلێشتی تری نووسی بوو بۆ ئەوەی میلەتی کورد ئەو نەعەزێت نەکێشێت ترک نەکوژێ کورد نەکوژێ نازانم وەزای ناوچەکە ئاژاوی تێنەکەوێت پەیامیشی بۆ ئەوان هەبوو پەیامیشی بۆ ئەوانە بوو قسەی خۆشی لەگەڵ من هەبوو بەهەرحاڵ ئەو جارەکە من چووم ئەوان دوو سێشتیان پێوت ئەمە تاریخە هەموم نووسیوە تەوسیق کراوە ڕۆژەگەبێ بە کتێب بیخوێنەوە وتیان ئێمە 75 کەس عەفو ناکەین لە قیاداتی پەکەکە ئەو 75 کەسە حەقیان هەیە بچن لە هەر وڵاتێکی ئەوروپا مەعەدا ئەڵمانیا وازام سویدیشان و ئەو دوو شوێنە کوردی زۆر لەیە مشکلە بنەوەکە دروست بێ ئێمە هەموو مەسرفیانە کێشین هەموو ئیجراعاتی قانونیان لەو دەوڵەتە بۆ وەرەگرین یا بێنە کوردستانی عێراق بێنە لای ئێمە تاوان گەلشتی تریش هەبوو ئێستا یعنی وەختی نییە باس بکرێ کە من هاتمەوە مام جەلالم دی لە هەولێر کاک کۆسەرتیش دانیشت بوو برادێکی کەش دانیشت بوو ئەو بە منی و دووتی بە ساین تاڵەبانی بڵێ ئەگەر ئەو کەسانە هاتنە ئەوێ قوبوڵ یەکەنیان ئەگەر هاتنە منتیقەی سەوز بڵێ بەڵێ وەوتی خۆشمان لە ڕێگەی خۆمانەوە بە ڕێز بەرزانی ئەڵێین بزانین ئەوڵێکی ئەو وەختە دوو ئیدارە بوو من هاتم بە مامجلالم و دوتم شتێکی وایە وتی قوبوڵیەکەین و هیچ مەسرفیشیان ناوێ و هەریەکە بیستی مایشیان بۆ دانیم ئەگەر خواکە مەسەلەکە بەوە حەلە بێ مەجموعەیەک بێن لێرە و ئەوانی کە بڕۆنەوە ئەنجام منوتم باشە ئەوانی کە هاتنەوە چی بکەن وتی ئەتوانم بچنە حیزبی بەدەپە کاری سیاسی بکەن پەرلەمان لە هەڵبژاردن بەشدار بن وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە خەباتی سیاسی بکەن ئەمە قسەی تورکیا بوو ئەمە قسەی حکوومەتی تورکیا بوو هەر هەمویان بە ئەو وەختە حتا ئەو وەختێک کە منە قسەیەکەمە 2009 ئەو وەختە عسکەر هێشتا دەوری ئەساسی مابوو هەچەندی سەد دەوری عسکەریان کەم کردێتەوە لاوەستەر کردووە لاواز کرد کاک محەممەد پرسیارە بکەم ینی لە 2009 ئێستا 2013 هیچ شتێک هەم لە لای پەکەکە هەم لە لای حکوومەتی تورکیا هیچ شتێک لەو داواکاریانی کە بۆ یەکتر هەیەیان بوو هیچ کەم لەوانە جێبەجێ کراوە هەنگاو هەبوو ینی هەنگاو نرا ئەنجا جاری کە ئەمەم پێوتن هاتمەوە بۆ لای برادران باسم کردوتم ئاوا ئەڵێن وتیان شتەکان هەندێکی مەقبولە هەندێکی قابلی مناقەشەیە بەڵام ڕێی ئێمە هەر ئەوەیە کە ئەبێ بچن لەگەڵ ئیمرالی جا من بۆیە ئەم مۆزوعم هێنایەوە کە مەقسەدم یەک نقطەیە کە ئێستا بۆیە جیاوازە ئەم پرۆسەیە لەگەڵ پرۆسەکانی پێش و چکە لەگەڵ ئیمرالی قساکە ئەمان وتیان ئێمە بەبێ پرسی ئیمرالیج ناکەین جاری دووەم کە من چوومەوە پێم وتمە ڕێی ئەوان وایە ڕێی مام جەلالیش وایە ئێواڵەن چی ئەو لقایەکمان وتیان سبێنی لقایەکی تریشەکەین دیارەوان لەناو خۆیانە مشاوەڕیان کرد ئەوان داوایان کرد کە حسن نییە بە ئاگربەستەی ئاعلان کە شەڕ بوەستێن من هاتم پێم وتن ئاگربەستیان ئاعلان کرد لەو سەروبەندەدا کە عەسکەر زانی کە حکوومەت لەگەڵ پەکەکە لە مفاوەزاتایە ئەوە بوو دۆسیەی داخستنی حیزبی عەدالەت و تەنمیایان هێنایە پێشەوە لەو وەختە هەر لەگەڵ ئەوروپا و منەزەماتی پەکەکە و مەسئولینی پەکەکە لە ئەوروپا لقایان هەبوو کە پێڵێن پرۆسەی ئۆسلۆ پرۆسەی ئۆسلۆش دەستی پێکرد جارێکی تر دانوستانن دەستی پێکردەوە زیاتر نزیک بوونەوە تەفاهم نزیک بوونەوە لە حەلی مەسەلەکان ئەمان بۆ حسن نییە شەڕیشیان وەستان مەجموعەیەکیان ناردەوە لە شاخەوە بەچەکەوە کە خۆیان تەسلیمی حکوومەت بکەن کە ئەنەما ئێمە ئامادەین بۆ هەموو شتێک ئەوە بوو کە ئەو خەڵکە ڕۆیشتەوە ملیۆنێک خەڵک حتا سلۆپی هاتن بە پیری خەڵکەکەەوە تەلەڤیزیۆنەکان ئەگەر ئەو وەختە متابعەتان کرد لە وەختە عەسکەر دیسان هاتەوە سەرخەت تایدیدی حکوومەتی ئەردۆگانیان کرد بە داخستنی حیزبی عەدالەت و تەنمیە ئەمان ترسان بە حەقیقەت ئەردۆگان ترسان تراجعێکی فەزیحیان کرد
دەستیان کرد بە گرتنی پەکەکە بە ناوی پرۆسەی کەجەکە ئەوەی کە لەگەڵ کەجەکە بێ کۆمەلگای کوردستان دەستیان کرد بە گرتن کە تا ئێستەش بەردەوامە نزیکی 9,000 تا 10,000 خەڵک لە حەبسخانەیە هەندێک پەرلەمانتەریان گرت هەندێک سەرۆک شارەوانی کە هەڵبژێراوان گرتیان محامیەکانی ئۆجەلان یان گرت کە ئەوانەی 30-40 کەسن کە مەحامی بوون و هاتوچۆی ئەمرالیان کردووە ڕۆژنامە 120 کەسیان گرت ژنیان گرت کەسیان گرت وایان کرد حملەیەکیان کرد ئەم حملەیە لە عینی وەختیشە حکوومەتی تورکیا حملەی کرد لەگەڵ زدی عسکەر مجموعەیەک بە ناوی ئەرگەنەکۆن مجموعەیەک بە ناوی محاولەی انقلابیان کردووە مجموعەیە بە ناوی فەساد و فەسادی ئیداری کە لە حربە فەسادیان کردووە هەمویان دان بە محکەمە یعنی تقریبا وردە لە غاوی عسکەریان کرد عسکەریان هێنایە خوارەوە محکەمەی عولیای تورکی هەیە کە بەشی زۆری عسکەری بوو کردیان بە نیوە مەدەنی و عسکەری لەم ماوەی 4 ساڵەکە ئەم حملەیان کرد لە دژی پەکەکە و لە دژی خەڵقی کورد مقابل دژی عسکەریش حملەیان کرد و گرتنیان حتا گەشتێتەوە ڕئیس ئەرکانی جێژی سەر لە حەبسخانەیە زۆربەی عسکەرەکان قایدی قوی جەوی بینی بەڕی بەحری ئەمانە هەموو ئیستیقالیان کرد بۆ ئەوەی نەدرێن بە محکەمە خۆیان دوورخستەوە یعنی عسکەری تقریبا تەجمید کرد محاکم مابوو بەدەست حزبی ئۆپۆزیسیۆنەکانەوە محاکمیشیان تەفلیش کرد زۆربەی خەڵکیان تەقاعود کرد بەوەی کە عمری تەجاوزی کردووە نازانم چی هینی خۆیان هێنایە پێشەوە یعنی سەیتەریان کرد بەسەر پەرلەمان بەسەر عسکەریان ئەوە کرد کەس کرد و بێدەنگ کرد بەسەر محاکمە حتا مؤسساتی علمی هەبوو لە زانکۆکانەوانە هەموو دژی قەزەی کورد بوون ئەوانەیان تەفلیش کرد مەقسەدم یەک نقطەیە لێرە کە ئەمەیان کرد ئەنجا چوونە لای ئۆجەلان بۆ مەسەلەی ئۆجەلان هی ئەمڕۆ دوێنە نییە 6 مانگ و نیو زیاتر مدیری مخابەراتی ئێستا ئەوەی پێشوونە کە ڕۆی تەقاعود بوو هاکان فیدان 5 مانگ و نیوە 6 مانگە لەگەڵ ئۆجەلانە مستەمیر خۆی و خەڵقی تر و خۆی و وەزیری داخلیە و خۆی و کەسانی تر لەگەڵ خۆیە با لەگەڵ ئۆجەلانە لە مناقەشەن بۆ ئەوەی ئۆجەلان بگاتە قەناعەتێک کە سیغەیەکی ئەم بەیانی کە هەیە بیدۆزنەوە ئەم خەڵک ئاگادارە و بە حقیقەتیش ئەمە ئەڵێن بۆ تاریخ ئەسوالەکەت ئەگەر تۆزی تەخیر بکەیت کە مەربوتە بەیەکەوە ساڵ و نوێکە کە من خۆم شخصیان لە بەینا نەشیر بەرزانی لە بینی قەندیل و حکوومەتی تورکیا ئەو دەورە بینێ کە باگدانی مامجللاوتی کاک نەشیر تەسیری زۆرە لەسەر ئەردۆگان و سەر حکوومەتی تورکیا بەهۆی ئەم وەزعە یعنی بەرزانی وەسیت بوو بەڵێ وە نەچیروان بەرزانی هات بۆ قەندیل برادرانی دی من خۆم دانیشت بووم پێی وتن کە ئێوە ڕازین من بچمە ئەم پرۆسەوە ئەمە چەند ساڵ لەمەوبەر ئەمە تقریبا ساڵێکە بێ و ئەگەر ئێوە ڕازی نەبن من ناچمان پرۆسەوە وتیان بڕۆ ئەردۆگان ببینە ئەردۆگانی بینی و هاتەوە وتی ئیجابیە مەوزوعەکە ئەو کات سەردانەکەی بۆ قەندیل نهێنی بوو تاوان بنهێنی و ئەوان هاتن بۆ لای کاکنێکی چەند جار من خۆم لەگەڵیان هاتوون لە هەولێر دانیشتون ئەمە بوو بە تاریخی باسیشی بکەی مهم نییە نازانم ئەوان ئیستا پێیان خۆشیان نە بەڵام بە تاریخەوە من مەسئولم لەو شتانی کە بینیمە وەکو تاریخی جێڕمەوە ئیتفاقیان لەگەڵ کرد کە تۆ بچەوە ئێمە ڕازین لەسەر ئەم ئەساسە و ئەو توانی قەناعەت بە ئەردۆگان بکە نەچیر بەرزانی قەناعەتی بە ئەردۆگان کردن کە بچن بۆ ئیمرالی چونکە ئەمان پێیان وت ئەمە 5 ساڵە ئەم شتە هەیەیەتەوە ئەڕۆ هەتە باسی منیان کەوتی فڵان کەس لە بینەوە لە ئۆسلۆ ئەوانمان دیون مامجەلال ئاگادارە بەڵام ئێمە تەڵەبی ئەساسی ئێمە داوای ئەساسی و ڕئیسی ئێمە وەکو پەکەکە لە قەندیل داواکەن ئەبێ ئەمە لەگەڵ ئۆجەلانە بکرێت ئەنجا حکوومەتی تورکیا قەناعەتی کرد وەکوتم 5 مانگە هاکان فیدان لە ئەردۆگانەوە بۆ لای ئۆجەلان لە لای ئۆجەلانە بۆ لای ئەردۆگان قسە ئێنێ و قسە ئەبا بە نووسین بە شەفەوی بە هاتن بە دانیشتن حتا ئاخر جار پێش ماوەیەک ئەوە بوو لەگەڵ ئەحمەد تورکوانە ڕۆشتن بەڵێ وەفدیەکەم
یعنی ئەم پرۆسەیە ئاوا دەسی پێ کردووە پرۆسی ئەمڕۆ نییە پرۆسی ئیستن باشە کاک محەممەد ینی ئەکرێ لەو قسەی خۆتەوە بڵین کە پێشتر ئۆجلان و حکوومەتی تورکیا ڕێکەوتون لەسەر سیغی پەیامەکەی ئۆجلان ڕێککەوتن نییە بۆ معلوماتێ ئەم پەیامەی کە نامەکە هاتە پێشەوە دوو جار ئەو پێشنی وەکو پێشنیار ناردێتی بۆ قەندیل حتممە لەگەڵ خۆم لەگەڵ ئەو کەسانە بکەشم بۆ قەندیل یا ئەگەدار بووم ئەگەر لەگەڵیشان نەچوو بووم و عینی نامەی ناردۆ بۆ ئەوروپا و عینی نامە نوسخەیەکی ناردۆ بۆ حیزبی بەدەپە ئێوە من ئەم پێشنیارانم هەیە زیاد و کەمیتان چییە موافقن یا موافق نین دراسی بکەن جوابم بنەوە هەمووی جوابەکان چۆتەوە لە ڕێی برادرانی بەدەپەوە بۆ حەبسخانە بۆ ئیمرالی بۆ لای عەبدوڵڵا ئۆجەلان دیسان پاش ئەوەی ئەو سەیری کردو و هاتوۆتەوە موافقەتی ئەوان هاتوۆتەوە بۆ قەندیل بۆ ئەوروپا بۆ بەدەپە هەرسێ ئەم سێ ئۆرگانە ئەساسی پەکەکە مناقەشەیان کردووە و ڕەئیان بووە ئەو نامەیە کە ئەیلان کرا ڕەئی هەموو ئەم سێ مؤسسە ئەساسیەیە مەسەی عسکەری مؤسسەی دیپلۆماسی ئەوروپا حیزبی بەدەپە ئەمانە موافق بوون لەسەر ئەو نامەیە هیچ کەم وزیاینی بەڵێ کاک محەممەد ئەو کات کە نەچیروان بەرزانی دەچێتە لای ئەردوگان پەکەکە هیچ داواکاریەکیان هەبوو ینی کە هێڵی سوور بێت بۆ حکوومەتی تورکیا داواکاریەی ئەوان ئەوە بووە کە ئێمە چەکدانانین هەتا مادەی دەستوریەکان هەموار نەکرێتەوە ئەمە خەتی سوور ئەوەی کە ئۆجلان لە پەیامەکەیە داوای چەکدانانی نەکردو ینی هەر ئەو قەنەعەتەیە ئەوەی کە پێیان وایە تا دەستور گۆڕانکاریتیان نەکرێ چەکفرێدان چەک ئەوەستێ دایانەی تۆ لە ماڵە چەکێکدەیە لە وەختی پێویستیە بەکاریهێنی کە یەکی هاتە سەرێت چەکەکە بەکارێنی ئەمانی چەکەکانیان دانێن هەتا ئەو وەختی ئەو مادانە دەستوریان چونکە ئەساسە کە ئەو مادە دەستوریانە هەموار کرا قەزەی کورد لەوێ ئیتر بەرەو چارەسەر ڕوە ئەمەی کەسی ساڵە شەڕی بۆەکەین ئەگەر ئەو مادە دەستوریانە هەموار بکرێ و تورکیا بچێتە یەکێتی ئەوروپاوە ئەوە بەمانگرتنێکی دیار بکرد ئەو شتانە دەسەکەوێت زمانی کوردی خەڵک بە زمانی کوردی بخوێنێ شتێکی عجایب نییە لە ئێستا لەم عەسرە حتا بالمناسبە سوالەکەی خۆ لەبیر نەچێ ئەمڕۆ جۆن کێری لە ئەستەمبۆل لەگەڵ داود ئۆغڵو ئەوەیان بوو مؤتەمەری سەحوفیان بوو باسی ژنێکەکەن کە لە ئەفغان کوژراوە ئەم ژنە ئەمریکیە شوجاعە لە پێناوی ئەوە کوژراوەکەی ویست ئەفغانەکان بە زمانی دایکیان فێری خوێنەواری بکە و ئەو زوڵمەی ئەنجا ئەوەیشی وت ئەوە سەرنجی منی ڕاکێشە ئەم زوڵمە ماوە لەسەر ئەرزا هێشتا لە زۆر وڵاتە لە زۆر بقای سەر ئەرزا کە نایەڵەن ئینسان بە زمانی دایکی فێری خوێنەواری بێ ئەمە جۆن کیری ئەمڕۆ لە مؤتەمەری سەحوفیە بەڵێ ئەمە بەرەو پێشچوونە ینی بەرەو پێشچوونە ئیشارەتێکە یعنی ئیشارەتێکە کە قسەکەشی کرد سەیری داود ئۆغڵی کراوە من بەلا حەزم کرد یعنی ها لەم وڵاتەیەش هێشتا خەڵک بە زمانی دایکی ناخوێنێ ئەمە زۆڵمێکە کە لە ئینسانەکرێ بەڵێ لە ئامەد ینی هەر لە زمناو پرسیارە بکەم لە نەورۆزی ئامەدا لە 23 کۆمەڵێک ڕسمی گەورەی عەبدوڵڵا ئۆجەلانمان بینی کە پێشتر مەمنوع بوو ینی بەرزکردنەوەی وێنەی ئۆجەلان حاڵەتێکی ئاسایی نەبوو قەدەغە بوو ئەمەش بەرەو پێشچوونێک حسابە هەمووی خۆی پرۆسەکە بەرەو پێشچوونێکە بەڕێی من پرۆسەکە مەسەلەی کوردی لە قۆناغێکی تاریکەوە هێنایە قۆناغێکی ڕووناکی ڕۆشنایی لەو تاریکستانەوە هێنایە بەر ئەم گڵۆپەی کە ئێستێمە دانیشت 3 ملیۆن خەڵک هاتبوو گوێ بگرێ لە نامەکەی ئۆجەلان هەموو میدیای جیهانی لێوێ بوون میدیای هەموو عالم حتا عەرەبیەکان جزیرە BBC ئەمانە هەمووی بەشێوێکی گشتی لێ بوون و پەخشیشیان کرد بە حەی دوایە بۆ یەکەم جارە مەسەلەن ئەمریکا بڵێ زەعیمی پارتی کرێکاران و نەڵێ تیرۆریست نەڵێ تیرۆر ئەمریکا عینیشت بەریتانیا عینیشت ئیتالیا عینیشت فەڕەنسا ئەڵمانیا وەزیری داخلیە پاش پەیامەکەی مراد قەرەیاڵان کە بە سینەفزیۆن دای بە بۆن لە بۆن کۆبوونەوەیان کرد پەکەکە 23 مانگ هینەکەی ئۆجەلان لە ئامەد 21 خوێنرایەوە و 23 مانگ ئیعلانی کرد کە ئێمە شەڕمان وەستان ئیعلانی کرد کە ئێمە ئامادەی ئینسیحاب بکەین بە شروط پاش ئەوە وەزیری داخلی بە چەند سەعاتێک
پشتگیری کرد و پشتیوانی خۆی دەربڕی و پیرۆزبایی لە تورکیا و لە پارتی کرێکاران کرد بە بێەوەی ناوی تیرۆر بێن. ئەمانە هەمووی گۆڕانکاریە لە مەسلەی کووردا، گۆڕانکاریەکی بەرەو پێشەوەیە، بەرەو پێشچوونە و هیوایەکی گەورەی داوە بە خەڵک. من نەورۆز لە دیار بەکرد بووم باوەڕ بکە، یعنی وەکو دوای ڕاپەڕین چۆن لێرە هەموو خەڵکات وە سەرجادە و ئیتر خۆی بەسەر بە کەسێکی ئازاد و سەربەخۆ ئەزانی هەموو کوردی باکوور ئاوان ئەمڕۆ بە تایبەتی دیار بەکرد کە لە نەورۆزایمەبی. بەڵێ لێرە ئەو پرسیارەکەم کە ئەگەری چارەسەرکردنی پرسی کورد لە باکوور ئەگەرێکی بەهێزە، بەڵام پشوێک دەدەین و دواتر وەڵام بەرەوە. ئازیزان یەنارتی و چانێک و بەردەوام دەبێت.